چو بخم بیگم پینی شیرین نامه چو بخم بیگم پینی مچکم سری گانه و تاسم کلینی مچکم سری گانه و تاسم کلینی قزل مالو باش یارنی قزل مالو باش یارنی شون جاری جاروان شکرنی شون جاری جاروان شکرنی شیرین دامه چوا دم رزای شینی شیرین دامه چوا دم رزای شینی لو دم تما چوا تالی نوینی قزل مالم چن نزنینی قزل مالم چن نزنینی خۆتو شەکەرەنیە باوەشی خانەگا گوندێکی سونەتی و کللتور پارێز و زانستخوازی هەورامانە. ئەم گوندە بە خانەگا یان خانەقا ناو دەبرێت. هەرچەندە وشەی خانەقا بەمانای مزگەوت و شوێنی خوداپەرستی نەقشبەندیەکان لە زیهنی ئێمەدا ئامادەجی هەیە، بەڵام لێرە بە گوندێکی دێرین و قەشەنجی هەورامان دەوترێت. ئەم گوندە دەکەوێتە ناو بەڕێوەبەرایەتی شاری پاوە، تەنها 3 کیلۆمەتر لەو شارەوە دوورە. بەهۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوان لە شاری پاوەدا ئەوەندەی نەماوە خانەگا ببێتە یەکێک لە گەڕەکەکانی. ژمارەی دانیشتوانی 1500 کەسە و لە 440 ماڵدا کۆبوونەتەوە. ڕووسای خانەگا یا داهاتی خانەگا 1500 نەفەر جەمعیەتی هەست، 440 خانەوارە لە تەرەفی غەربە و ڕووبەرگراڵە، لە تەرەفی شەرق و ڕووبە دووریستانە، لە تەرەفی شمال و بە تەرەفی پاوەز و لە تەرەفی جنوب و کۆی ئاتەشگا. ڕووسای خانەگا ڕووسایەکی بافەرهەنگە. لە ناوی ڕووسای خانەگا دکتور و مدیرکول و دانشجو و تعداد ئەفرادی فەرهەنگی کە لەم شارانە مەسئولیەتی زۆریان وا لێدەچوو. ڕووسای خانەگا ڕووسایەکە قەدیمی 3000 ساڵ قمەی تاریخی هەست. دوو دانە شێخی ئیمامزادەی گەورە لە ناوی ڕووسای خانەگایە ئارامگایان هەست، حەزەتی باوا شێخ حەسەن و حەزەتی باوا غازی. ڕووسای خانەگا مەدرسەی دەبیرستان و ڕاهنمایی و دەبستانی هەست، جادەی ئەسفاڵتەی هەست، خانە بێداشتی هەست، بەرق و ئاو و گاز و تەلەفۆنی هەست. عەز بە حەزورت ڕووسایەکە کە ناویە حەوزەی عیلمیە هەست، مردمی علاقەی فرە هەست بە خوێندن و بە تەحسیل و فەرهەنگێکی خاصی خۆی هەست لە ناوی خانەگاڵا کە مردم فرەتر عشق و علاقەی و دەرس خوێندن و ئەمە هەست کە بڕوا وەشوێنی فعالیەتهای اقتصادی و فەرهەنگی و ئیجتیماعیە. لە خانەگاڵا گشتی مردم هەورامی قسە دەکەن، هەورامی زوانن. شاید یەکێک لە ڕووسا خۆشەکانی مەنتەقەی هەورامان وێ خانەگا کە لە تووری ساڵە گەردشگەر و مسافری زۆر لە کشوەرە خارجەکان و لە شارە گەورەکانی ئێران و حتا لە شارەکانی عێراق و تێن بۆ خانەگا. خانەگا مردمێکی مێمانپەزیر، خونگەرم و لەگەلی مێمانە حەقیقەت عالم. وەگاما ژەمان پێکردەم گوندە دوو ناوی هەیە، هەریەکە لە ناوەکان واتایەک دەگەێنێت. خانەگا بەمانای شوێنی نیشتە جێبوون دێت، خانەقاش بەمانای شوێنی کۆبوونەوەی ئەهلی خوداپەرستی و کۆڕی زیکر و عیبادەت دێت. مێژووی ئەم گوندە بە دوو قۆناغ دیاری دەکرێت. قۆناغێکیان گەڕانەوەیە بۆ شوێنەواری ئاتەشگە و کۆشکی شیرین و فەرهاد و قەڵای گەوران. هەریەکە لەم ناوانە لە کات و سەردەمێکدا گرنگی و تایبەتمەندی خۆیان هەبووە. مێژووەکەیان بۆ پێش ساڵی کۆچی دەگەڕێتەوە. قۆناغێکی تر بە هاتنی شێخ باوە غازی دەست پێ دەکات. ئەم کەسایەتیە 800 بەر لە ئێستا لە مەدینەی منەوەرەوە ڕوو دەکاتە ئێران و پاشگەشتێکی دوور و درێژ بۆ دوجار لە گوندی خانەگا نیشتە جێ دەبێت. ئیدی سەردەمێکی نوێ و قۆناغێکی مێژووی گرنگ لەم گوندەدا تۆمار دەکرێت. خانەگا جدوێکی وێوەش بێن یۆ خانە بە معناویانەیەن یۆگا کە پاشگر و مەکانیان یا گێو ئەرەنیشتەی
پێسە و سەیرانگای پێسە و ئایرگای وەغێرە خانەگا بە لە حاز و جغرافیایەوە جدلێ و دوێ دەرانە واقع بیان یۆ دەرە و شمشێری کە سەرە لەمەی و یۆش دەرە و پاوەی کە جەمەنتەقە و پاوەمە پێی خانەگای چهارڕەوە کە بە شەرامەنی منتەقە پاژیانی منتەقە جەخانەگانە بە دەلیل و جغرافیا و خانەگای ساکن وێن جغرافیا و خانەگای ئینەیە پێمە ماچۆکە باخاتێەوە فرە و فراوانشن و ئاوەوە فرێشەنە و تەمەدنە ئەوەڵیەکەیت معمولەن جەکەنار و ئاوانەنە وەشێ بێنێ جە لە حازێ تاریخیوە ظاهرن ئاسار و تەبیعی و غیرە تەبیعی کەچی منتەقەنە هەن ئانەی کە بەشەری وەشکردێنێ نیشانە مەڵانەیە کە وەڵی ئیسلامیانە جەخانەگانە تەمەدن بێن وەی تەمەدنە شامل و دەورە و مادهای دەورە و ئەشکانیان دەورە و ساسانیان وەگێرە وەرتەریش بێ بوو دوێرێکی وێمە هەنێکێکەنە کە پێمە مواچانێ کە وەڵی ئیسلامیی منتەقەنە مردم ساکن بێن یۆشان توەنێوەنە بە نامی و توەنە و شێرینێ کە وەڵە کریان و یاگی وەرە نیشتە و چند نەفەرێن و جە تاریخە نەیمە موانمێ کە جە دەورە و مادهاینە ئێمە دەخمێ مابیێنێ یۆ سەنگ دەخمە یۆ گوڕ دەخمە ئانە نمونە و سەنگ دەخمێوان کە ڕۆوەرەتاوی مەڵیۆ و باتەوەجۆ بە تاریخی مواچانێک جە قەدیمەنە ئینسانانێک کە مەمرانێ جە دەورە و میترائیسمی و پەینەیە زەمینی پیزنەکەرانێ مەنیاشان ئاگە و داڵاژمەی لە شەو ئا ئینسانانە مۆرۆ جە دماوانێ چەنە دما و زەمانێەوە کە مردم و ئێمە دەستشکەر عمران و ئابانی و باخ و مڵک و چیویشان بە کەنوانێەوە یا بە هەمانێەوە بەرشاوارد کە مقدارەوە پێش و پەڵاش شەنەبێ و مقدارەوە وەسایل وەینە پەنەشا ماچانێ گوڕ دەخمە کە ئینەچە باز بەیانگەروانێنە کە جەوەڵی ئیسلامیانە جەمەنتەقە و خانەگاینە تەمەدن و وجودش بێن پیاوانی ئاینی و مەدرسە زانستیەکان لە سەدەکانی ڕابردوودا وەکو چرایەک نەخوێندەواری و تەمبەڵیان لە چاوی مرۆڤ تۆراندووە هەزر و بیرکردنەوەی مرۆڤیان بە شوێنگەی ڕاستەقینەی زانست و زانیاری داناوە ئەم شوێنە ئاینیانە لە هەورامانیشدا هەمان ئەرچیان لە سۆدا بووە شێخ باوەغازی یەکێکە لە کەسایەتی ئاینیەکانی هەورامان مەزارەکەی لە گوندی خانەگایە بە پێی وتەی دانیشتوانی ئێرە ئەم کەسایەتیە لەنەوەی ئیمام جەعفەری سادقە 18 سەدە لەمەوبەر لە مەدینەی منەوەرەوە هاتووە بە وڵاتی ئێران و چەند شوێنێک گەڕاوە و دوجار لە گوندی خانەگا گیرساوەتەوە و کاری خوداپەرستی کردووە لە دوای خۆی یەکێک لە نەوەکانی بەناوی بابا شێخ حەسەن هەمان کاری باوکی دەکات و لە سەردەمی ئەواندا خانەگا دەبێتە مەڵبەندێکی گرنگی ئاینی و زانستی لە ناوچەکەدا حوجرە و خانەقایان کردووەتەوە و لە هەموو لایەکەوە زانست خوازان ڕویان تێ کردووە ئەس بۆ حدود و 800 ساڵێ چیوەلی مەرحوم و باوەغازی بە دەسوور و یۆجە نەوادەگان و سێعەلی عورێڵی بە نامی ئیمام عەلی ئیمام جعفەری سادقی بە نامی ئیمام عەلی عورێڵی تەشی ماوەرۆ پێی منتەقە و ئێرانی جە ئێرانە ناوەڵ مەلۆ پێ ئیسفەهانی چاگە مدەتێەوە مقیمەوە دما ئانەیە بە هەر عیلەت مەی پێی منتەقە و کردنی و ئینیشانە بە چا مدەتێ مقیمەوە حتا جۆرێش پەنەمەی منتەقە و دەشتێەوەمەوە بە نامێ قەلاقازی دما باوەغازی نامیژمەنیان قەلاقازی دەشتەکەی هێبە مەکردی بە باوەغازی 7 نەفەرێک بزرگان و منتەقە و ئاوەختەیە میانێ هەم پێی تەئید و ئی پیاە بزانانی ئینە ئیمامزاوەن یا ئیمامزاوەنیان و هەم ئینکە ئەگەر ئیمامزاوە بۆ خزمەتێوەش پەنەبکەرانی میانێ قەواڵە و منتەقەیە مەکەرانیەوە پێی باوەغازی بە نامێ قەلاقازی بعدەن مەشهورمەوە معمولەن ئی جۆرە ئەشخاسی ئەهل و دینیەنێ و ئەهل و فکر و زیکریەنی هەرکوی بلانێ یاگی و پێی وش هەوەش مەکەرانێ پێی عیبادەتیشن
بجز یانیەوە پەیوەشە وەژمەکەرن یاگەوەچ پێ عیبادەتیشە وەژمەکەرن و ئی یاگی جەخانگانە تاقی وەش کردین مردم دەورووەر و ئیلاوەلا ئامین خزمەت و باوەغازی چاگە دوایێنێ چا ئۆتاقیەنە ذکر و فکر چاکردن بە عەرەبی ئایا وەختە عەرەبی بێنی نیشانە بە عەرەبی پەنەشەواتەن خانەخا هەر ئی کەلیمێ دماوە 800 ساڵە ئیسش هەر بە خانەقا مەشهورن کوردیەکەشمەوە خانەگا کێجە فەرەنگ لغەتەکانن هەنە مەخسوسان دێ خۆداوی نیشانە پێسە مەفەرماوە خانەقا محل ذکر و فکر دەراویش و تەسەوف است خانەگا دوا باوە غازی باواشی حەسەنی نیشانە بە تەدریج بیان یاگێ و عالمان یاگێ و تولابی یاگێ و مەشایخی علەمای بە جۆرەش فەنا من بێن مەرکەز و عیلم و دین و تەقوای مەسەلەن خانەقایەوە هەلان ئێستا هەندە خانەقا و حاجە شێخ نەجیمی ئەشرافی خوا دەرەجە عالی کەرۆ ئا خانەقا ئیسش هەرمەنینە هەر یادگار و ئاز دەمانێنە بە تەدریج نەسڵ بە نەسڵ گێڵان و تاوەلان پەوسێک فەقی جەخانگانی نەوڕیان هەرچی ساڵێنێ فەقی جەخانگانە دەردەجووەنن و چۆنمە پیشرەفتکردن و مجاز بیان و الحەمدولیلا دوان یاگانێ تەری و خولاسە سەدرات و خانەگای مەتەواوم باشم مەڵا بێت عیلم بیان و مەڵا بێت بدۆمباڵ و ئی مەسائلانە دەورە و باواشە حەسەنی و گرفتە تابعەن خانەگا مرکزی وە بیان پێی سەنعەتی پێی کەسب و کاری مرکزی وە بیان پێی فعالیەتهای اجتماعی بە جوورێەوە کە ئەلان خانەگا ئوستاد و دانشگایشن مهندسشن دکتۆرشن و ئیلا ماشەڵا فرێچەنی نە تعدادێک کەمی نێنێ خانەگا باتەوەجۆ بە ئیگر بزرگانە و باتەوەجە بە ئی ئێمامزادەوە باتەوەجە بە وەزعیەتێوەکە بێنش الحەمدولیلا پاشە پەنا من حەل و فەسڵ و دەعاویج بێن بە جۆرێەوە کە مردم پیلاپۆلارە گەر اختلافی و مشکڵێشتا بێن ئامینە خانەگا و مەحدودە و زەمین و خانەگای و باخی و خانەگای هەر کەس مشکڵش پێی بۆ وجوو باوردایەوە وارێ و خانەگای بیای واچێنێتێ دەستمەێ دێنە بەستن خانەگا بەستن هەر ئانە یێنێ خانەگای بەحسکەرێنی و بەحسەکەی ئەگڵە و بە سازش منتەهی بێ نە دیەش بێ نە قساسش بێ نە بەزە مەسایلش بێن و حتا ئەگەر چنانچە قەرار بێ چیوێک پەرداغ کریایە عشرەت و خانەگای پەرداختشکردنی و ئا تەرەفە زەرەرێ متەوەجژنەوەی و تا زمانی و بزانایشان ئەمنەن چێگەمانیەوە و هەر وەختی بزانایشان مەتاوە بلەوە پێی مەحەلویش و پێی مەحەلوێشش چاگە زندگی ویش ئیدامەتی و هیچ کەسێک ئاوایەکە وشێنە هیچ پەنێن واچە شکر پێ خۆی تا ئیسە پێسە ئیدامەش بێ الحەمدولله سرشینه یا سرشینه سری بیکیکه میره لریکه بریتی دیویشه میره لریکه بریتی دیویشه جاگه کلی خالیه دیجا خالی بینه گیانیچ کەس وینێ زخیوالی وینێ یاپراخ و کەلانە و ناوساجی سیمبولی خواردنە میلیەکانی یێمن ئەم خواردانە لای زۆرێک لە گەشتیاران ناسراون ژنانی خانەگا میوانخانەیەکیان کردوتەوە پێکەوە ئەم خواردنە میلیانە ئامادە دەکەن و دەرخواردی گەشتیاران و دانیشتوانی شاری پاوەی دەدەن ئەم میوانخانەیە بە کەلوپەلی فۆلکلۆری کوردەواری ڕازێنراوەتەوە بۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیار و میوانەکان ڕابچێشن لەم ڕێگەیەشەوە ڕابردووی میلەتەکەمان زیاتر دەناسێنن ئێمە تقریبان دەوری مانگێکە لە کۆتکە فکرمان کە ئاواکارێ بکەین کە میێوانانێکی لەم لاولاوەتێن حاڵەتی میهمان سەرایەکی بچووک بێت ئەو وەختە لە غەزای سونەتی خۆمان منتەقەی خۆمان استفادەکەین کلانەس کولیچە دۆخەوە یاپراخە لەمانە استفادەکەین کە میهمانانی لەم لاولاوەتێن و هینی هێمە ئاشنا بوون خۆراکیانی سنەتی هێمە ئاشنا بوون ئەوختە تقریبان دۆری شاید دە نەفەرێ لەگرێ شرۆوە کارمان کردگە خەریکی نوێک و کارەکەین
انشاءڵ نایم ئەیدا جواب داتەوە بۆمان مردمی فرێ بێن بۆ گرێ وەختە مردمی پاوەج استقباڵەکەن لە کارانی وینە خۆشیان تێ هەمیشە هەم گەردشگەرەکانی ئەم لاولاتێن هەم خەڵکی پاوەشتێن مردمی پاوەج استقباڵەکەن لە کلانە و ئەم شتانە خۆشیان تێ لەنەوە غەزانە هەمیشە چونکە غەزاری بەسی کلانە ئەلان نای ماڵایتر ناکرێت ئێجا حتممە جێگەی سنەتی بێت کە خۆش بکرێ بۆیان وەگەنەی ساتە چون ماڵ کلەم بگن و حاڵەتی ئاپارتمانی مەکانێ نییە تر بۆ کلانە خۆشکردن و نان دروستکردن ئێتر ئەکسەرەن جێگەی سنەتی واینە خۆش دەکرێت کە لەو حەنە خاس بکرێت والله هێبە ئومیدمان فرس انشاءڵڵا جواب داتۆ و مردمی تەواوی ئێران ئاشنا بوون تەکی غەزای ئەوختە منتەقەی پاوە ئۆرامانات تقریبا خەریکە ڕۆگەردشگەری ئەڕوات فرە مردم استقباڵەکە لە شارانێترەوە لە جنوبۆ تێن لە شمالۆ تێن کلەن استقباڵی فرەیەکەن تقریبا لەم 2 ساڵە 3 ساڵی ئەخیریا فرە خاست بووگە هەم خانەگا هەم پاوە نۆسمە ئمە شارانی ترمانە هەجێج یان ئەم سەدی هەجێجە بووگە باعث کە گەردشگەر فرەترون و منتەقەی ئێمە فرە بێن مثلا ئێمە هیچ ئەم قسمەتی خۆمان لە پاوە دامان ناگەی لەنای پاوە 3-4 جێگەی سنەتی هەست لەنای خانەگا هەست لە ڕوستارانی ئەترافیشمان هەر هەستمان هەجێج بخصوص ئەو حەنەیەکە فرە استقباڵە کرێت بێشکە و بەفرماڵ و پنەینانکردن سێ پێداویستی سەرەکی ناو هەموو ماڵێکی هەورامان بووە ئەمانەش لەلایەن وەسای دارتاشەوە دروستکراون بۆ ئەمڕۆ هەریەکە لەو کەرەستە و پێداویستیانە بازاڕیان کزە و کەمتر خواسیان لەسرە دارتاشەکەی خانەگا 40 ساڵە کاری دارتاشی دەکات هەتا ئێستا و کەرستانە دروست دەکات کە 40 ساڵ بەر لە ئێستا دروستی کردوون ئەو لە خەمی کەلەپور و ڕابردووی میلەتەکەیدایە و داوە لە گەنجانی گوندەکەی دەکات هەمان ڕێچکەی دەوڵەمەندی باو و باپیران بگرنەبەر چل ساڵێنان لێ حرفە و نەجاڕیەنە نەجاڕی و درودگەریەنە مەشغوڵەنان پیشەغڵیوە و وێم و خانەوادەم و عەشیرەم و افتخارم بیەن کە هەم کۆمەکێوەم بە زیندگی ویم کردە بۆ هەم بە هاوماڵ و عەشیرەت و زیندگی و دەگاکێمان ئاوەختە من 40 ساڵی چی وەڵی ئۆستادێوەم بێ بە نامی ئۆستا قودوسی خودامرادی خوا عەفوەشکەرەش مەسەڵامەتی بیری عەمرۆ خوێشکردا و دماو ئاڵی ئەمن 7 ساڵی پێوەرە بینم دماو 7 ساڵی حتا ئێستا ئامینان نێگە 40 ساڵی ناینان چێگەنە ئیدامەی کاریمە دانی شغلی مەدان و ئی دەگا ئێمە بە افتخارەوە قەوی و جە ساڵەهای گوزەشتەنە تاریخهای گوزەشتە نیشانەمەوە کە قەدیمیەکەیمان جە خجڵ و هونەری و سنعەتی و کار و کۆشی و تەڵاشی بینی پەی نمونەی مەسەڵەن نەجاڕی ما بیەن جۆڵایی ما بیەن ئاهەنگەری ما بیەن حتا جە دامداریەنە جە کەشاوەرزیەنە جە فعالیەتێ مختلفەنە فعالیەت ما بیەن ئومێدەوارەنان ئیسەیچە جوانەکەیمان سعیە و تەلاش و کۆششینە بۆ تەلاشێوە پڕکار و ئومیدێوە فراوان شابۆ ئی شغڵانە ئیدامە بدەن کە پاڵشەنە هەم وێشان نان بۆران ئینشاءالله و هەم خانەوادەشان سەرفراز و سەربڵند دەبان. جا ئەوەڵۆ زمانهای قەدیمەنە نەوعێوە نەجاڕی ئاوەختە مدبێ مردم ئیسفادەش نەکەرێ مەسەڵەن بەرەی چۆینێ بێنی بەرەی چۆینێ بە تەختە وەشکرێنی بە چوارچوی چۆین وەشکرێنی بە تەختە وەشکرێنی بشکی چا گولالانمە وەشکردێنێ زاڕۆی وردیە مەسەڵە کناسڵی گولالی سواشاشە نەکردن هەم بە عینوان و سەرگەرمی وێشان هەم بە عینوان و یاڵگرتە و چێوی کە جە ئایندە نەبتاوان جەدلێ جامعینە خزمەت کەران بە مردمی هەم زاڕوو پەروەردەکەران فێرەی بان هەم پتاوان وێشا سەرگەرم کرا ئینە دوێ
جگە لە دارتاشی پیشەی یاسنگەری پیشەیەکی گرنگی ئاوایی خانەگایە یەکێک لە سنگەرە قەدیمیەکان بە ئامرازە کلاسیکیەکانی دوکانەکە یاسنگەری دەکات. ئەو کوڵە باڵێکی خەنەیی لەبەردایە و بە چەکوشەکەی دەستی ئاسنە گەرمەکانی ناو کوورەکەی دەکوتێت. جار جاریش کەمێک خەڵوز دەکاتە کوورەکەیەوە بە پارچە ئاسنێک تێکەڵی دەکات بۆ ئەوەی زیاتر گەڕ بگرێت و پارچە ئاسنەکان لە دۆخی ڕقیەوە بگۆڕێت بۆ دۆخی شلی و بە ئارەزوی خۆی شێوەیانی بداتێ. ئاهەنگەریەوە بێ ئاهەنگەرەکە تەوێڵەی بێ نامێژ ئۆتاهیزی تەوێڵەی بێ خوار ڕەحمەت چکەرەوە ئەمنی لێنێ لوێنێ پێی لاو ئاوی نیشینێرە تەماشاچکەرێنێ بدان و چەنی ئاویمەوە چەنی سوورژ مەکەرەوە وەلحاتڵ ئێمە کەمێوە مایاو گر تا بینەوە ئۆتاهیز ئەمڕۆ خۆش کردە ئێمە تر خەریکی و کارگەری و چی بێمێڕێ و ئامان لوانێ مەیە و دوێرە فەنگەری کەوتێ نێرە فەنگەرەکەی مۆرگرتی واتم ئیسا مەلوی نیشانە وڵە مەکەرو هەواگازش پێی مەستانونەوە ئی وەسیلانە مەستانونەوە من ئاهەنگەری مەکەرو ئێمە نێمانە وەش کردێ و لوایمێ پێی لاو نازاری پاوە جە پاوەنە تەماشاما کرد وەختی مێمێ نازاری ئاهەنگەرەوە فرەقابلەن وی تێخیە سوور مەکەرەوە و مەوەژ وەنە بە وەش ڕەومەوە پێ ئێتر ئەمە هەر دەوەڕ یاوم گرت بە فعالی ئەتێ ئیستا من یاوانان تا ئێگە ئەوەڵ و تقریبان 40 ساڵێمەوە 42 ساڵەکەمەوە 38 ساڵێ من تایسە خەریکەنان ئی 38 ساڵە تا ئارۆ ئاوردەنم فقط بووم تەنیا بێنان ئیستا هەرچی ماچوو بە زاوەڵەکانم بەیدێ یا گێدێ با ئەی شغڵە وەسە وەڵا وەشن دەردە و مەردمی وەرۆ دەردە وێمان وەرۆ دەردە و مسلمانان وەرۆ با ئەی شغڵە کۆرنەوە و گمنەوە هەر یاگیوە شغڵ و وێژ یا گێر و وەڵا وەشن منتەقە نەبوو ئەوەڵین شغڵێوەکێج بیەن دە هەورامانە نەبیێن ئی شغڵە عالێ ئیستا ئێمەگە ئەم تا ئاراوردن فەرامۆشم نەکردن ئیستا وەڵا ئتر ئەمن نانان چینێنە نەتاوکردن ناڵە کۆنە و ئاهنە کۆنە و تەوری کۆنەمان ئەهاو ئەمان بۆ لای ئۆستاعزیزی لە پاوە وەرنیای ئەکردو بۆمان ئەیکرد وە تەورێکی گەورە ئەتری هیچ کەشکی لێ ناورد ئەمە یەکتیکە نەوێ ئەمە یەکتیکە بووگە تەواو ئەتر مەگە نازانم بێژم چی جۆرێ ئەم ئاهنە تۆیەکی هەڵبە ئەتر پیا بزیزانێ ئەمە کۆنەت وەلا ئەیان کرد وەکو ئەم پۆڕای سات والله ئیستا العام من فەنەر ماشەڵا فرە و فراوان ئەڕۆم ئەسێنم وەتۆن ئەسێنم تێرم ئین خاز دەکەم قوڵەنگە خاز دەکەم زەنگنە خاز دەکەم ئەم پاچە کۆڵانە خاز دەکەم ئەم زەنگنانە مەسەڵەن ئەم دێڵ ئەسپەرانە خاز دەکەم ئەیان وە مۆماشینیان فرۆشم ئەم ئاهەنگەری منەوێ ئتر ناتوانم بڕۆم ماڵێ حیشکە کارگەری بکەم ئەلعانەکەتەی من وەم ئاهەنگەری خۆمە نیۆ ناتەواوی قڕپەتەکەی خۆمە ئەژینم زیندگی پێیەکەم شکری خوای دەکەم واللهی من فقط ئەو ئۆسا ئازیزی ئاهەنگەرەی تەوێڵەی بوو و من بیرم نایە هاتکە خانەگایک ئەو هاتکە لە خانەگا ئاهەنگەری کردگە فقط من یاوم کردکە لەلایە ئەو وەختە من ڕیگم تێخم لە پاوە تێش کردگۆ تەوروشتم تێش کردگۆ ئەوان جوتییانە ئاکورە تۆ بەڵی بێ ئەم تێخمانە بۆ باسووە با تێژی کەرەوە بۆمان تێژم کردگە بۆ یانتری بۆ لە حاڵ من تەکمیل یاوم کردکەوە ئەتکم و لەگرایە بۆ خۆم کۆرم دانیاکە
خانەگە لەگەڵەوەی پێگەیەکی ئاینی گرنگ بووە هاوکات ناوی لە ناوە دەبیاتی کوردیدا هاتووە و زێدی لە دایکبوونی سەیدی هەورامیە هاوشانی بێسارانی و مەولەویە بەیەکێک لە سێ کوچکەی ئەدەبیاتی هەورامان داهەندرێت.